ڕۆشنبیرێکی کورد وتی گەر هێزەکانی ئەمریکا کشانەوە ئەوە چاوەڕێ بە ئەنسار ئیسلام لەو دی و ئێرانەوە ئەگەڕێنەوە بەرەو کوردستان. تۆ تا چەند لەگەڵ ئەم ڕایەی؟ من یەکەم لە باوەڕمانیە لەو دی و ئێرانەوە بێنەوە جاخۆ ئەنسار لەو دی و ئێران نینە تا مەشقیان پێ بکرێ و خەڵک بێتەوە ئەم دی و جارەوە خوێندنەوەیکی زۆر نەعادیلانەیە زۆر نەخوێنەوارانەیە جارێ چونکە ئەنسار زۆر ئوسوولین زۆر سەلەفین زۆر دژی ئێرانیش. ئەنسار بە هیچ شێوەیەک هیچ جۆرە پەیوەندیەکیان لە ڕۆژی دروستبوونیانەوە لەگەڵ ئێرانە نەبووە نییە. لەبەرەوە جارێمە زۆر نەخوێنەوارانێ ئەمە تێکەڵکردنی ئەوراقەکانە بە عەمدەن بۆی بڵێ ئێران کێشەکانمان بۆ دروستەکە. ئێران ئێستا حکومەکە لە سلەیمانی. ئێستا ئاغای حورمەتی پێشتر فەرهادی پێشتر پەناهی حکومەکەن لە سلەیمانی. بەهۆی ئێمەوە ئێران نایە، بەهۆی ئەنساریشەوە نایە، بەهۆی خەتی ئوسوولی ئیسلامیەوە ئێران نایەتە ئەم دیو. بلعکس ئێران زۆر لەم خەتە ئوسوولیەژە ترسێت کە ئیمتیداداتی لەو دیو. ئەگەر ئەنسار بێتەوە لە خوارەوە دێتەوە، لە مووسڵەوە دێتەوە، لە کەرکووکەوە دێتەوە، لە حەمرینەوە دێتەوە کە معسکەراتی خۆی لەوێ هەیە. لەبەرەوە ئێستا هی ئەوە نییە بڵێ وەڵا لە ئێرانەوە دابەزێ بۆ پازار و تدریبی پێکراوە دێتەوە ئێرە دێتەوە مافی خۆی داوا کاتەوە لە پارتیوێکی مافی 2000 شەهیدی خۆمان کە هەمانە ئەو مافانەمان لە قورجی پارتیوێکێتیا پێویستە دەربێنینە دەرەوە. ئەمریکا گەڕایەوە دێتەوە؟ ئەمریکا بگەڕێتەوە نەگەڕێتەوە سیاسەتی ئەوانەی زانن. نمەوەسمێ ئەنسارە گەڕێتەوە؟ نازانم چونکە ناڵم علاقەی بۆوانەوە بەڵام گومانم لەوە نییە جارە ئەمریکا ئایا ئەکشێتەوە ئایا ڕاستە ئەمە ئەو هەموو کۆمپانیا ئەمنیە 120,000 کۆمپانیا ئەمنی 120,000 چەکداری لەوێ خۆ بۆ نییە بڵە 50,000 جوندیمانەمێنەوە هیچی تر یعنی 170,000 کەس هەر لەوێ هەیە. یەخۆ رووسیا سۆڤێت کە هاتە ئەفغانستانەوە 180,000 جوندی هێنا کەوا بۆ احتیلال هەر احتیلالە. وڵاتێکی مخابراتیانە حکومێکە بەو هەموو دەستگایانەی کە دایمەزراندوو بەو هەموو ڕێکەوتنانەی کە هەیەی یەکەم جارە ناڕواتە دەرەوە هەتاوەکو بە زۆر نەیکەیتە دەرەوە. ئەو کەسانی کە بە زۆر ئەیکەنە دەرەوە دوای خۆیان ساحەب قەرارە بنەوە. ئەما لەوەی کە دوای ئەوەی کە زاهیرەن ئەمریکا کشایەوە دواوە ئەنسار دێتەوە و لە کوردستان و دروست ببنەوە جابا دروست ببنەوە. ئەو خەڵکە بۆچی تۆقیوە؟ ئەی بۆچی لە زمانی کیمیاوی هەموو پێشمەرگە جوانانەمان کردەوە بە گەروی دوژمنە؟ ئەی بۆچی ئەمە مافی ئەم 2000 شەهیدەی خۆمانێ سەوەر نەگرینەوە لە شوێنی ئەوە جەلادانی دڵڕەقی یەکێکی وەکو کاگ 10 ساڵ و 11 مانگە لە زیندانی بەبێ مەحامی بەبێ مواجهە بەبێ تۆمەتبارکردن 10 ساڵ و 11 مانگ. ئەی حەق نییە دەستکەینەوە بە چای حەق نییە هەڵی تەچێنی بە خۆی و زیندانەکانیەوە با حەقە لەبەر پێی بوترێتەوە بڵێ کوا کامێ مافی ئێمە کە لە زمانی کیمیاوی هەموو گەنجە جوانانەمان کردەوە بە گەروی خەباتی ئێوە. باز تۆ کە باسی مافەکەن وەست لە ماف ینی بە مافی هەبوون هەر مافی هەبوون ئەو مافەی 2000 کەسەی کە باسیەکەی ئەڵێ بەڵێ ینی بۆچی ئەم خەڵکە بە تیرۆریست بدرێتە قەڵەم پارتی لە پێناوی چیە پارتیوێکێتی خەڵک بدەنە بنووسە تیرۆر لەسەر سەر بە تیرۆریستە دوای هەرچی بەرتیل هەیەبی دەی بڵێ کاکە لەسەر چی ژیراوە وڵا لەسەر ئیسلام ئەها بەخوا کاکەمە ناتوانین تەدەخلی ئەو مەلەفە قورسە بکەین مەحامیش ناتوانێت دیفاعیان لێ بکە. ئەڵێم 10 ساڵ و 11 مانگە لە زیندانە 38 کیلۆی ماوە 38 ئەمە کوردە و لە زیندانی کوردایەتی هەیە. باز ئەستۆ باسی ئێرانە کرد بەس زۆر جار باسی ئەوە کرێت کە ئەڵەی لە ئێرانە نییە ئەنسار بەڵام باسی ئەوە کرێ ئەنسار زۆر جار هەیە ئەنسار ئیسلام وەکو وەرەقەیەک لەلایەن ئێرانەوە بەکارێن ڕاستە تۆ ساڵی عێلاقە کوردستانی پێ سەیریکەم ئەمە ڕاست نییە خۆی ئەمە ڕاست نییە چونکە ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکیە یەکێتی ژەیکا ئێرانی ژەیکا. یەکەم ئەنسار هیچ جۆرە پەیوەندیەکی لەگەڵ ئێرانە نییە مطلقن لە منی وەرگرە لە 100 نە عەقایدی نە مەنهەجی نە فیکری نە سیاسی نە عەسکەری نە ئایدۆلۆژی نا وەکو بەرژەوەندیش ئەنسار لەگەڵ هیچ یەکێ لە ئێرانە علاقەی نییە بە هیچ شێوەیەک. ئەمە یەک. دووهەم ئەوەی کە لە حدودەوە ڕوویدا هاتن برجێکی تەلەفۆنیان تەقاندەوە لە پێنجۆنیا لە مەرکەزێکی پۆلیسیاندا یەکێتی بە زۆر هەرە لە ئەنسار الئیسلام هاوڵاتی ئاوێنە ئیعلامی کوردی ئەلمانی هەر لە ئەنسار الئیسلام بۆی تێکەڵی ئەوراقەکان بکاتەوە. ئەوانەی کە هاتن کە تایبی کوردستان بوون سەر بە قاعیدەن
بەڵام ئەمانە ئاوێنەوە هاوڵاتی و یەکێتی و هەموو تێکەڵ بە یەکێکەکەنەوە بۆی بڵێن ئەنسار و جوند و مەلاکرێکار و کەتایبی کوردستان و ئەم تەشکیلاتەی کە چەکدارن هەمووی هەر ئەنسار بۆ ئەوترێ ئەنسارە چکە ئەنسار ناوی لە لیستە ڕەشەکەی بۆی هەر کەسێکی کە گیرا بخرێتە قسمی ئەو لیستەوە کەیتر بەرناکە. بەڵێ باشە تۆ لە باڕای لە دوای ڕات چێکە لە دوای کشانەوە هێزەکان ئەوروپا چەکداری ئیسلامی تۆندڕە و دروست دەبێتەوە سەر لەنێ حەقی خۆیەتی دروست بێتەوە 1970,000 لۆزەندەریان هەیە چەکدار بە ناوی ئەی بۆیە من 1000مانە ئێمە لە نەمانی چەکدارەکانمانە چۆن قورئانەکەمانە سووتێن چۆن ئیهاناکرین چۆن خەڵکمان بزرە بێ کە 9,000 پیاوی ڕەشید و چەکدارمان بووە و کاتەوان نایڕن دەستمان بۆ بێن تۆڵێ حەقیانە یا دروست ببنەوە حەقیانە دروست ببنەوە نازانین چونکە خۆمە داهاتوویەکە نە من تۆ نەیەکێکی تر نازانێ تەحلیلشی بۆ بکەی تەحلیلەکە لەوانەیە وا دەرنەچێ غەیبێکە خۆی مە چوزانین داهاتووکە چۆن. باش زۆر جار پرسیارەکە تەسەوڕەکەی تۆ ینی لەو باڕای زەمینەیەک مابێ بۆ تونند و تیژی ئیسلامی کە باسە کرێ لە کەوانەیەەکە یان تۆ بۆچی ناوێنەی تونند و تیژی جارە بۆچی ئەو ئێڕهابەی پارتیەکێتی ناونانی تونند و تیژی ئەو هەمووی ئەعدامات و خەڵک کوشتن و جەلاد و بزربوونە ئەی بۆچی ئەو هەموو دزی و فزیە بۆ ناو نابێ یعنی بۆچی تونند و تیژەکە هەر لەکاو بە ئیسلامیەوە 36,000 کەس کوژراوە لە نێوانی پارتیەکێتی ئەمە تونند و تیژی نییە حافظی شار بوو لێوە بە هاوەن پێوەی نامە تونند و تیژی نییە لە ناو یەک حیزبە بریندارەکانی لە خەسەخانەی ڕزگاری نەدەزرانەوە کوژران برینداریش بوون هی خۆشیان هی ناو پارتیش بوون ئەمە تونند و تیژی نییە چییە تونند و تیژی کوردایەتی هەتا سەر لێسقانیانە بۆچی هی ئێمە تونند و تیژیەکە بڵێن هاوارمان لێ هەستێ بڵێن بابم قورئانەمان بۆ سووتێنن ئەم دینەتان بۆ ڕسووا کردو بۆچی ئێمە تونند و تیژی